Say أشهد أشهد أن لا أن لا إله إله إلا الله إلا الله وأشهد وتشهد أن أن محمدا محمدا رسول الله رسول الله رسول رسول الله الله الحمد لله وأشهد أشهد أن أن عيسى عيسى رسول رسول الله الله الحمد لله بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد خۆشەویستان بەڕێزان بەندانی خوا دڵتان خۆشە بە ئیسلامەکە ئەو ئیسلامە بەردەوام الحمد لله لا گەشەکردن و لە زیادبووندایە والله الذي لا إله إلا هو دوێنێ شەوێ کوڕەکەی من تەمەنی 18 ساڵە تا ئێستا ئەوە 3 کەس دەستیان مسلمان بێ کوڕێک و دوو ئافرەتێک دوێنێ شەوێ کە زۆر پێوە مەشغوڵ بە 2 هەفتەی خەریکە لەگەڵیان یەک لەو ئافرەتانەوە کە تەبشیری بووە یعنی تر ئینجیلێکی لەبەر بە حیساب ئەو کوڕەکەی منێ کرد بە مەسیحی دوای والله دوێنێ شەوێ إعلان إسلامتي خويك بالشهادة هنا دوين شوي أو رج براي إيوه هل يرى أو خشكا إيوه شاعتماني بينيو بيت الناو دا إيري إسلاما ليرة بوتان دركوي بوتشي آوانا راحة برامار القرآن دن جادو سي داما وكردي دور راوي ملحيد ليرة لي القرآن السوتياني خو قرآن بولا ناو ناتشي أو قرآن إهانا كابلان فرب ناو جرقي أوروبا أفرتي خوانوا خاون خوێندنی دانیشگا و ئەوانە دێن بە دوای مافەکانی خوان لەو قورئانەدا دەگەڕێن ئەو خوشکە بەڕێزان ماوەیەکی زۆرە لە قورئان لێکۆڵینەوە ئەکات ئێستا بە قاچی خۆی هاتوو ئەڵێ ئەمەوێ ئەو ئیسلامە قبوڵ بکەم و ئەمەوێ بە ئاشکە لای ئیمامە شایەتمانی بێنم فئێمەش ئەڵێن بەخێر بێ خوشکەکەم ئێوەش دوعای خێر بۆ ئەو خوشکە بکەن بەڵکە ئەڵڵا سبحانه وتعالى ڕەحمی پێ بکات لەسەر ئەو ئیسلامە ثابتی کە و بەردەوامی پێ ببەخشێت ئینشاء الله تعالى. My sister, first one, we make shahada and we say for the Arabic, inshallah. You say Ashhadu أشهد an la أن لا ilaha إله illa Allah إلا الله وأشهد وتشهد أن أن محمدا محمدا رسول الله رسول الله رسول رسول الله الله الحمد لله وأشهد أشهد أن أن عيسى عيسى رسول رسول الله الله الحمد لله الحمد لله. Now you are Muslim sister and we want again repeat for the English inshallah. Say I bear witness I do witness that there is no God that there is no God but Allah but Allah, and I bear witness and I do witness that Muhammad that Muhammad is the messenger is the messenger of Allah of Allah, and I bear witness and I do witness that Jesus that Jesus is the messenger is the messenger of Allah. of Allah. Allahu Akbar. Alhamdulillah. Congratulations sister. Thank you. Now you are one new woman and one clean woman in the Islam. Thank you. Don't forget, inshallah, most you looking how you pray, inshallah. And we not for get you and we bring to you book, inshallah ta'ala. Now I give you this book, only translate Quran, English Quran, inshallah. And I give you more and more, inshallah. Thank you. You are welcome, sister. Congratulations, inshallah ta'ala. Barakallahu fikum.